بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئایزان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی ڕەمەزان بە خزمەتیەوەیە زوو خۆشەوی شاد دەبمەوە ئەمڕۆ باسی ئارامگرتن دەکەم بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزان ئەو کەسانەی کە ئارامگر و لەسەر خۆن چەندێک لە ژیاندا سەرکەوتون بۆیە دەبینین پێغەمبەرانمان ئەو پێغەمبەرانەی کە هاتوون هەمویان کەسانی لەسەر خۆ ئارامگر بوونە لە ژیانیشدا سەرکەوتوو بوونە بۆیە قسەیەکی شێ دەڵێ ئەو کەسەی کە ئارامگر و لەسەر خۆیە دەگاتە لووتکەی سەرکەوتن جا من ئەمڕۆ لەسەر ئارامگرتن قسە لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم ئێوەش وەک هەمیشە بیسەر و بینەرمان بن. چەندێک پێویستە بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزان لەسەر خۆ ئارامگر بین. ڕۆژی بوون لەبەوە نییە لەبەوەی دەبی سەبر بگری لە مانجی ڕەمەزان ئینسان چەند ئارام بی لەسەر خۆی بیتن هێشتا کەمە بێ وڵی ئەم لە ڕەمەزانی هیچ تووڕەتن ناو ئارامگرتن کلیلی سەرکەوتنەکەی پێ سلام علیکم. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. لە مانجی ڕەمەزاندا چەندێک ئارامگر و لەسەر خۆی وڵی لە مانجی ڕەمەزان ئینسان چەند ئارام بی لەسەر خۆی بیتن هێشتا کەمە لەبەرچێ هۆکارەکەی ئارام بوون لەلایەن خواوە ئینسان بە ئارامی بتە و جوانتر و ژیانی خۆشتری دەبی لە هەموو کات و ساتێک بە ئارامی بەس بە هەرچوون و بە گارەگار بە دۆ و بە مەشاکیلی و ئەوە ناشرین دەبی لەلایەنی خواوەش هەر ئینسانێکی خەڵک بەگشتی لە ڕەمەزاندا دەڵێن خەڵک تووڕە دەبیتن زوو هەردەچیتن ئەو خەڵکانە زوو هەردەسی و تووڕە دەبیتن ئەوە دەگەڕێتەوە لایەنی دینی ئەگەر ئەو کەسە زۆر لایەنی دینی بە قۆت بی دەبی ئارام و ڕێکوپێکیشی باش بی ئەوانەیە کە زۆر بێ ئارامن بێتەعاملن لایەنی دینیان زەعیفە ئەبەرەوەی کە تووڕە دەبن ڕاستە مانجی ڕەمەزانێ بە ڕۆژی دەبی دەئەت و شەعبانی بگرە لە پاش شەعبانی ڕەمەزانی بگرە لە پاش ڕەمەزانی شەشەرانی بگرە بۆ خودای ئەو ئارامی کە هەتا زیاد دەبیتن نەک تووڕەی ئەستی لە دوکانەکەی خۆ لەگەڵ مشتریەکان چەندێک ئارامگر و لەسەر خۆ ینی چۆن وات کردێک کە ئارامگر بیانەوە لە دوکانێمان لەگەریان زۆر بە ئادی بە ئارامی لەگەریان دەڕۆمووی وایە لەوانە ئەسە بێت تۆزێک سارە لە جادێ ڕاگرێت سەریا بە ئاجریامە ئەوەی بەڕێ دەکەین با ئەویت کە ببینێتن دایمە بە ئارامی لەگە مشتریان دەڕۆین قەت بە ئارامی ناڕێن کە ئەوە ئارام و لەسەر خۆی لەگەڵ مشتریان وت کردێک کە سەرنجی کڕیارەکان لە خوای بە زیادی تقریبەنەوە 18 سارە 90 سارە لێکوانێنا مشتریمان هەبووە داچی کچی لەگەدا بۆ کچەکە ئێستا مێدی کردێ منداری هەیە کوڕی لەگەدا بۆ کوڕەکەی ژنی نایە منداڵی هەیە دێتەوە لامان ئەوە لەسەر ئارامیە و لەسەر سانی ڕێکوپێک و گرنگشە لەسەر ڕۆژیگرتنەکانمان لەسەر نوێشکردنەکان ئارامگر و لەسەر خۆبی وڵی زۆر میهمە ئەتوکە بە ڕۆژی دەبی ئارامیت هەیە لەگەڵ خەڵک کە وڵی زۆر میمە نوێژەکان لە فەرز خۆ لە کات خۆ نوێژەکان بخيراتي ميواني مملكتي ڕەمەزانە چکووە وڵی ڕەمەزانێکی باشە بەس خەرکەکە بێپارەیە ئارێ وڵ ڕست خەر گران بووە هەمووی ئاری وڵی هەم گران بووە تەماتە لە 1000 لە 50 هات 1000 بەش شیهانی درێ هەمووی گرانە پێ دەکڕین ناوەڵە بەنیشلو هەیە دەکڕی بەخوای ئەری بخوای بەخوام لێرە نیاریم کەس بڕۆ بە ساردی بڕۆ ئەری وڵی نیاریم کەس ئەوها بڕوە خوا دەزانی یعنی ژنێک دەنێری 1000 نیای دەنێری درێت تەماتۆ خیارم نیرە خیار بە 1000 بەشە تەماتە بە 1000 دوی پێشی دەینم یاڕەبی خوا خێر دەبن خوا بتیارەبی ئەمەژی خۆم من شاگردم بەس ساحێبی ئەمنی وەچیری ما لۆلای خێری مەردانەیە ئاری حاجی جان چەند لەسەر خۆ ئارامگری وەڵی ئەتو برێ وڵی ئەم لە ڕەمەزانی هیچ تووڕەتن نابم تووڕە ناوی ناوەڵە بەغێرەدا نایە هەمووتان بە ڕۆژی مالەتی گۆماری لە سبە یادی مەدەرێ تووڕە ناوی ناوەڵ ئەوە کوات کردێک کە تووڕە نەبی وڵی بەوەیە وڵی ئیمانە ئیمان بەقوتە ئەوم نییە زۆر باش چەندێک ئەو ئارامگریە وا دەکە کە چێژ لە عیبادەتەکەت ببینی وڵا خوانیە خوا پشتیوان نەکە وەنیە برم مام حازی دەبینی خەڵکی لەسەر سڕێ گرتنی سەمونیا شەربەتە
پاقلاوە شیر نەمەنیەکانە لەسەر سڕێگرتنێک ئارام ینی ئارامی نییە لەسەر خۆنیە مەغریبان کە خەڵک دەگەڕێتەوە پێێتە بێشێتە ئەوەدەکە بەێ وڵە ئەم هێواری بچمەوە چاوی دەخۆمتەوە ئەگە نانەکە سوێر بوو شیوەکە سوێر بوو وڵی سوورسیا بەخۆ ناکێ هەرە ناوڵە ناکەم نانم تەماتی بخۆم هێواری بچمەوە هەر جێم نییە گارگای لەگە پیرێژ ناکە کوگار دەکەن نایە ناوڵە چام دارم هێ لەگەری لە ئەوەندە سا لەگەم بەم بچم گارگای لەگەم برای بەڕێز یاڕەبی هەمیشە لەسەر خۆ ئارامگربی ئەمە ئەو نمونە جوانانەمان زۆر لە لاشیرنە دەوانەیە نیشانی خەڵکی بدەین الحمد لله ئەتا ڕادێک بەرێ ڕادێک تۆڕە ناوی نا تووڕە نام لۆ تووڕەوی تووڕە بوونی ناوێ ئەو دنیا دێ و دەڕوا وەکو ئەوە لێرەینا ئەن وەکو میێوەندارێک لێرەینا لەوانێ سوێ ئەمن لەبن خاکەی بووم وەیە ئەوە بکەی ئەتو کە ساوات خۆ دەکەی بە ڕۆژی دەبی عیبابەت دەکەی لە خوای درۆ و دزی و ئەوانە چاوە لەوانە نەبی چەندێک لەسەر ڕۆژەکەی ئارامگری الحەمد لله زۆر کە خەریکی شوکاری لە ناو تەکسی بە تایبەتی لە ڕێگا ئەوە هەر زۆر 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 هەیە من و لەسەر خۆینە لە هەم کاتێک لەگە نەفەر لەگەر لە ڕێگاوبان لەگە خەرج زۆر احتیادە زۆر خۆشە خەڵکی ژارم ئارێ وڵە لە خەچی زۆر زۆر ئارامگیرە خاستن ئەوەی لەگەڵمان سوادی ئافرەتە زیاتر لەگەڵمان زۆر زۆر ڕێک و پێچین مرۆڤ کاتێک کە لەسەر خۆیە چەندێک دەتوانێت خۆی کۆنتترۆل بکە کۆنتترۆل لە دەست نەداتێن ئەوە پێویستە ئەو شتا کابرا ئەگەر لایەنی دینی هەبی و لایەنی ئەخلاقی هەبی زۆر یعنی ئەوەیە لەسەر خۆی من دەبی لەبەرەوەی تەمەشای خۆی دەکات تەمەشای خەرچی وەچ خۆی دەکەوەنیا ئەمن کە تەمەشای خۆم کرد هێ من بم تەمەشای خەرچ دەکەم دەبی وەچی من هێ من و لەسەر خۆبی و هەر نەچی لۆ چارچی یعنی چی تێدایە کابراگدی ڕێم لە دەگری یەک سانی ڕاو دەسم لە خۆی دەڕاتن میساڵن یانە من هێدی دەکەم و کابرا ڕێ دەڕوا نەگە من لە بشتێن بۆ سەری ئەو بشتێن تو سەرم وڵاتیا بە ڕۆژیمە بە ڕۆژی بوون لە بۆی نییە لە بۆی دەبی سەبر بگری دەێ بە ڕۆژیمە عالم هەموو بە ڕۆژەکە قەیناکە بە ڕۆژە هەتوو بە ڕۆژی دەبی سەبر ئارامت دەبی خی گەورە سەبر ئامار پێدە دە مانجی ڕەمەزان وەنیا ئەتوکە تونند و تیژ ئەو بوو یعنی هیچ نەکرد دەبی ڕەمەزان فێرمام کە لەسەر خۆش بین یعنی خۆتەنها خۆگرتنەوە نییە لە نان و ئاو تەوە ناخنارێن دەبێت لەسەر خۆبی نەگەۆ تونند و تیژبی لەوەی ئێستا بچیەوە ماری بابرین مەغری بێ کە دەگەڕێ و مار نانێن لە بۆ ئامادەکردی بەڵام نانەکە سوێر بوو شیوەکە سوێر بوو زۆر احتیادە ئەگەر ئەوە شتشکە دەخۆم شتشکە حاضر دەبی دەخۆم ناکێ هەرە نانو دەکەمارە زۆر احتیادە لەو کەمارە ئەو لە دەستی تام ناتان تام کرد لەبەرەوەی ڕەمەزانە مثلا سوێر دەرەچۆنیا یان بخێرەتی ئەیمانگی پڕ لە دەرگای نور بەخێرهاتی میوانی مەملەکەتی باسی ئارامگرتن دەکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان چەندێک پێویستە لەو مانگە ئێمە ئارامگر و لەسەر خۆ بین لە کاروبارەکانی ڕۆژانەماندا بخۆی ئارامگری لە هەموو ئیشەشی نزبەی نەجاعەتبوونی ئینسان لە ژیانیدا لە ئیشکردن بی لە مارێبی لە دەرس و دراسات بی ئارامگرتن کلیلی سەرکەوتنەکەی پێوەیە لە ژیاندا ئەجاکە لە مانجی ڕەمەزانیش کە ئینسان کودرەی ئینسان کە بە ڕۆژی دەبی دایمەن وەکو مانگەچی ینی جیاواز لە مانگکاندی وەکو کە زیاتر ئاسەواری عیبادەت زیاتر دیارە وەکو بە ڕۆژبوونی کە ئینسان بە ڕۆژ دەبی وەکو ئەتوو لە سبێنێ هەتا ئێوارەکە لە بازنەی عیبادەت دای ئەگەر لە بازنەی عیبادەتەکەی وەکو بە ڕۆژبوون کە نان و ئاو خۆراک لە خۆ دەگریەوە لە هەمان کاتدا ئەتوو کە لە کاتی کاسبیدا دەبینی لەبەر هۆکاری برسی بوون وە بکەی زاڵوی لەسەر ئەوەی کەوا نەکو ئینسان جارێ دەبینی لە بازاڕیان لە دام و دەستگاکانی داوامە یان لە کاتی دەرس و دراساتە یان لە کاتی مەشغەڵەتی مارێ ئەجەب ئافرەت و پیاوبی هەرچبی دەبینی دەبی دام بە خۆدا بگری کاتێک دەبینی تووڕەبوون کچ کاتێک قیمەتی سەبرگرتن میمە ئارامگرتن کاتێک ئینسان هەردەچی بەسەری زاڵ بووکو و فەرمودەی پێغەمبەری ساسم کاتێک باز دەکە دەرێ ئازا و کەسە نییە ئازا و کەسە نییە کە دەبینی لە کاتی جەنگدا چەندان کەس دەبەزێنی دەرێ ئازا ئەو کەسەیە کاتی لە کاتی تووڕەبوون دەبەسەر تووڕەبوون خۆی زاڵ لەبی ئەجا ئینسان کە لەو مانگەش زیاتر
بەهۆی کە برسی تووڕە بووم چ بکەم یعنی کەسەکە تووڕە بوو چی بکە کە وەکو سونە دوایە درێ ئەگەر ئینسانەکە تووڕە بوو بە پێوە بوو بادانیشی ئەگە بەدانیشتن بە پارداتەوە ئەگەر لەو حاڵەتانە هەر زانی سەیترێن با دەزنێژە بۆ دوورکردنی سونەت بکە ئەوەکەوەیکەوە کۆنتترۆلی هەمووی بکەیت. ئێستا کە ڕەمەزانە دەبینین بە تایبەتی مەغریبان خەڵک لە بازار لە دوکان لە کەسابەت دەگەڕێتەوە بۆ ماڵەوە شەقامەکان قەربارغی پێوە دیارە چەندێک پێویستە کاتێک ئۆتۆمبیلەکەی پێشت لەسەر خۆ دەڕواتن تۆژ ئارام بگری هۆڕینی زۆر لە بۆ لێ نەدەی خەڵکەکەی پێی زەعاز نەکەی لەسەر خۆبی قسەی نەشیا و دەرنەبڕی بزەبت قسەکەت تاوە یعنی بۆ خۆیەوەچی ئەوەی کە و ڕۆژەکەت کامل هینە لە ئاخیرەکەی وەنەکەی تێبینیەوە ئەجل لە قسەشی ناڕێک بکەی یان قسەشی وابکە لە بەرچ درێت ئەگە ئینسان کاتێک دەبینی دەمەقارێک لەگەی کەچی دەکات درێ وەبی کۆنتترۆلی دەمەقارەکەت لە بینتان بکەی وەکو سولعی بینتان درێ کاکە بە ڕۆژینە بە ئەمن بە ڕۆژمیانی کەسەکەی بەرام بدریان بە ڕۆژیمە لە بۆچیە یعنی کۆتایی پێوینەوە نەکەین خێر و پاداشەکانمان بڕوە بێزگە لەوەش دەبینی لە کاتی شەقام و جارەکان قەرەبارغا ئەتو دەبی دایمەن ئوزری لۆ بەر پێشت ببینیەوە ینی ئەگەر شتێک لێ دیار نەبوو نارمەکە دەبین شتێک لێ دییان کابرا لەسەر خۆ ئایا چێنارەی نەخۆش پێەیە چێنار سیارەکەی توانای ڕۆژدین مە ئەجە ئایا بەهۆ کارێکی بزوێنەرەکەی لە کارکاتیان سەبەبە چی هەیە دەبێت ئینسان عزری لۆ بەرامبەر بینتەوە ئەوجا کە عزر دیتەوە ئینسان کۆنتترۆلەکە بەس ئەگە عزری نەبینەوە لە هیچ شتێکی خۆمان ڕازی نبوو هیچ کاتەشی سەبر و تەعامل نامینێ. السلام علیکم. علیکم السلام بەخێر بێن سەرچاوان. ئەمڕۆ باسی ئارامگرتن دەکەین چەندێک پێویستە بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزان لەسەر خۆ ئارامگر بین. وڵی زۆر پێویستە خۆی لەو مانگە هەر زۆر زەڕوڕە پێویستە ئارامین لەبەروێت چکە هەموو شتەکان جوانن لەو ماشەڵە لەو ڕۆژە خۆشە سازگارەدا کە هەز بە هیچ ناکەی بەڕاستی مانای ئەوەش نیعمەتەکی خوایە بەڕاستی کە بەمەی بەخشیوە لەو ڕۆژە خۆشەدا بەڕۆژینە دەکرێت جاری وای مناڵەکی بێ عاردێ دەبی بیخۆینەوە ئەوشتانە بخۆینەوە دەبی لێبوردەی بەڕاستی پێی ڕۆ بکەین ئەنێ ئەوە ڕۆژ بوون بەس بەرا خواردنەکە نییە بە ئارامگرتنە بە چاوە بە قسەکردنە بە خۆشەویستی لۆی ڕێز بۆ ئەوانی بەرامبەرت و هیوادارم دەروای خەڵک مەبەستم وایە لە سڕی شەربەتیان لە سڕی سەمون لە سڕی نانیە لە هەر سڕێکدایە سەبری نییە ڕەمەزانە چەند پێویستە ئەو سەبرە هەویتە وڵی بۆ شتێکت بیری هینامەوە بەڕاستی داواکارم لە شوفێران ئێواران کە وەختی بەربانک کە پێ دەدەقە 20 دقە ماوە ئەو پێشبڕچێ و سیباقی تەرکەن و تۆزی ئارام بگرن بڕواب کە زۆر جار هەیە بەرە بانک دەگەیەوە ماڵەوە بگەیەوە ماڵەوە باش لەوەی کە نەگەی بگەیەوە ماڵەوە با تاخیرەوە زۆر باش لەوەی کە قەت نەگەیەوە ماڵەوە دوور بڕۆ سەلامە دۆرەوە دوور بڕۆ سەلامەت بڕەوە بەڵام جاری وایە تۆ لە حادیسەیەکدا کە ئارام ناگری تەنها ئارام ناگری ناگەیتە شوێنی مەبەست ناگەیتە مزگەوت ناگەیتەوە ماڵەوە بۆیە باشتر تاخیر بگەی بەڵام بگەیتەوە باشترە ئارامگرتن زۆر باشە لە هەموو هیوادارم کاسبکارەکان و هیوادارم متەخۆرەکانیش ئارامیان کۆتایی پێی بەڕاستی گوناحن بەڕاستی بازار لە بیانی و دانیشتوینە سپاسان دەکەم بەڕێزن بابزانم کە دەگەڕێیتەوە ماڵ بۆ منە ئەو شۆ یان بابڕی مەغریبێک کە دەگەیە مارێ خواردنێکتان لە بۆ ئازر کرایە ئەو خواردنە سوور دەرچوو بەدریت و دەرنەچوو زوو هەردەچیان لەسەر خۆی ئەمن لە ماڵەوە هەر ناسم بڕوا بکە مانێت بردن لە پێشدانێن جارێک کوڕەکان قسەی دەکەن مەسەن دوو کوڕ کچێکم هەیە ئەو دەرێ کوڕێک کوڕم دەرم نیعمەتی خوای دەبخۆن و تۆ بڕوا بکەر خواردنی پێشم بدێ خۆم بەشێک لە پیاوانن کاتێک خواردنەکەیان بە دەرنەبی ئیترەوە خلاص بەخوای جاران هیچ قسەم نەدەکەم ئێستا کە سووربی لەبەر تووشی زەخت بوویمە دەڵێم وڵای سوورە بەس دەش خۆم لەمە خاتە پێزانەکەم چەندێک پێویستە بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزان لەسەر خۆ ئارامگر بین بە ڕۆژی بوون لە بۆ نییە لە بۆی دەبی سەبر بگری لە مانجی ڕەمەزان ئینسان چەند ئارام بی لەسەر خۆی بیتن هێشتا کەمە بدێ والله ئەم لە ڕەمەزانێ هیچ تووڕەتن ناوە ئارامگرتن کلیلی سەرکەوتن بەخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەریای نور بەڵایزان و خۆشەویستانەوەی بینیتان و ویستان سەرنج و تێڕوانی بەشێ لاوڵاتیان نیشاری هەولێر بوو لەسەر ئارامگری بێگومان و کەسانی کە ئارامگر و لەسەر خۆن چێژ لە عیبادەت و چێژ لە ژیان دەبینن ئەو کەسانی بە تایبەتی ئێستا کە مانجی ڕەمەزانە پێویست ناکات لەبەر ئەوەی بە ڕۆژووی زوو تووڕەبی لەگەر دەوروبەرەکەت بکەیە گارەگار یان لە ماڵەوە بکەیە هەرایان لە پیشەکەت
بۆ نەخەڵک هەیە لە کاتی سەرگرتنی سەمونە نانە شیرنەمەنیەکانە کاتێک کە دەچێت بۆ بازار ینی تەنها لە بەرەوەی بە ڕۆژووە سەبر و ئارامی نما و خۆی تووڕە دەکات لە خەڵکی تەنها تۆ بە ڕۆژوونی هەموو خەڵک بە ڕۆژووە دەبێ ئارام بگری تەنها تۆ ناخۆشی و نەخۆشیت نەدیتە خەڵکی دیکەش ناخۆشی و نەخۆشی دیتە بۆیە دەبی ئارام بگری لەسەر ناخۆشیەکان لەسەر بەڵاو موسیبەتەکان لەسەر فەقیری لەسەر هەژاری هەمیشە ئارامگر و لەسەر خۆ بن لە ژیاندا سەرکەوتوو دەبن خواتان لەگەڵ مملكتي دور بخير هاتي أيمان